محەممەد ئەحمەد ئەربیلی گۆرانی بێژ و مەقام بێژی کورد کە خاوەنی چەندین بەرهەمی زۆر جوانە و بە زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی و تورکیش بەرهەمی هەیە و گۆرانی یەڵڵا شۆفێر یەکێک لە بەرهەمەکانێتی کە زۆرترین ناوبانگی ئەو بەم گۆرانیە بوو لە ئێستادا لە یەکێک لە شارەکانی کوردستان لە شاری کەرکووک پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ کار و بەرهەمەکانی ئەم مەقام بێژە کووردە کرایەوە. بە بۆنەی دووەم ساڵی کۆچی دوایی هونەرمەند محەممەد ئەحمەد ئەربیلی پێشانگایەکی فۆتۆگرافی تایبەت بەم هونەرمەندە کرایەوە. لە پێشانگاکەدا بەشێک لەوێنە و کەل و پەلی هونەرمەند محەممەد ئەحمەد ئەربیلی لە خۆ گیرا بوو کە نمایش کران و بوونە جێی سەرنجی ئامادەبوانی پێشانگاکەش باسییان لەبەر هەموو کارە هونەریەکانی محەممەد ئەحمەد ئەربیلی کرد کە دەیان ساڵ گۆرانی وتۆ و ئەرشیفێکی دەوڵەمەند و پڕبەهای لە دوای خۆی بەجێهێشت و تاوکو ئێستاش ماوەتەوە. مامۆستا هونەرمەند محەممەد ئەحمەد ئەربیلی کە هونەرمەندێکی گەورەی شاری هەولێرە بە چاکمانزانی کە لە دووەمین ساڵیادی کۆچی دوایی ئەم پێشانگای بکەینەوە. ئەویش ئەوم بیرۆکەمدا کاک ئایدە مەعرووەزیری پێکهاتەکان ئەویش بە خۆشحاڵیەوە هەموو ئامادەکاری دەربڕی کە ئەم پێشانگای بکەینەوە. پێشانگاکەش زیاتر لە 50 وێنە لە خۆ دەگرێت.